وەکو ناڕەزایەتیەک دژی وەزارەتی بازرگانی عێراق کە بڕیاری داوە بڕێکی دیاریکرا و گەنم لە هەر دۆنمێک زەوی وەربگیرێت بەشێک لە جوتیارانی ئیدارەی ڕاپەڕین لە بەردەم سایلۆی ڕانیا گردبوونەوەیان ئەنجامدا. جوتیاران ناڕازین و دەڵێن پێویستە کۆی گەنمی بەرهەمهێنراویان لێوەربگیرێت. پاڵ فری بۆ باشمان لێوەردەگرێت. ئەو ساڵکردویانە کیلۆی 158 کیلۆ یار کفایەتمان ناکای کەس گەنمەکەی لە خۆی بەزاری ئەو ساڵ گەنمێکی زۆر باشە. ئەمە بە حیسابی عێراقینە و لەگەڵ عێراقەداینە و قەرارێکیان دەرکرد گوتیان کاکە فەرقی هیچی عێراقی نییە. ئێستا زەمان زیاد کردوینە هەڵیان هەیتوین لەبەرەوەی گەنم زۆرە لێمان وەرناگرن. فەردەی کیمیایی بە 70 زاری دەکردن سپیەکەی هەروە دووسێ گاسنانی لێدەی سێ چوار جار دەرمای لێدەی بڕاکە هیچ فەراگە عەرز و بەرزی خۆی نەبێت لەبۆی تێ هەڵنانێ. وەکو جوتیارانی دەڤەری ڕاپەڕین کۆبووینەوە داوای مافەڕەوەکانی جوتیارانی هەموو کوردستان دەکەین. ئێمە وەکو جوتیار غەدرێکی گەورەمان لێکراوە بڕیارێکی دەکرد و حکوومەتی عێراقی ئەو بڕیارە لە جێی خۆی نیەوە ئێمە بەوەی خربووینەوە بڕیارە بچێتەوە جێی خۆی و گەنمەکەمان بە تەواوەتی هەموو لێوەربگرێ. سەرۆکی لیژنەی کشت و کاڵ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت جیاوازی دەکرێت چونکە پارێزگاکانی تری عێراق کۆی گەنمەکەیان لێ وەردەگیرێت بەڵام جوتیارانی کورد بڕێکی دیاریکرا و گەنمیان لێ وەردەگیرێت. بەڕێوبەری گشتی کشت و کاڵی ڕاپەڕینیش دەڵێت تەواوی ئیدارەی ڕاپەڕین 45,000 تۆن گەنمی لێ وەردەگیرێت کە ئەمەش بەراورد بە بەرهەمی جوتیاران بڕێکی کەمە. داوای پێدانی زەکات و سەرفترە ناکەن لە حکوومەتی عێراقی و داوا ئەوە ناکەن کە خێریان پێ بکرێت. جوتیاری ئێمە فەردەیەک کیمیاوی کڕیەوە بە 95,000 دینار لیترێک گازی کڕیەوە بە 1250 دینار بەڵام بەداخەوە جیاوازی کراوە و جیاوازی بە بەرچاوی هەمومانەوە دەکرێت کە جوتیارێکی عێراقی تەواوی گەنمەکەی لێ وەردەگیرێ بەڵام جوتیارانی ئێمە لە دۆنمێک 158 کیلۆ وەردەگیرێ. ئیدارەی ڕاپەڕین و سایلۆ ڕانیا بڕی 45,000 تەنی بۆ دانراوە بە هەر سێ قەزای ڕانی و پشدەر و دوکان. ئەم ڕێژەیە لە ئاچاو بەرهەمی برا جوتیارەکان تا ڕادەیە کەمە بەڵام لە هەوڵی چارەسەرکردنی داین. بەهۆی ئەو بڕیارەی وەزارەتی بازرگانی عێراقەوە جوتیاران نیگەران و ناڕازین دەڵێن پێویستە تەواوی گەنمەکەیان لێ وەربگیرێت گەرنا ئەوەی دەمێنێتەوە ئەوان دەبێت هەرزانفرۆشی بکەن و بەو شێوەیەش زەرەرمەند دەبن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.